82 ڕۆژە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە. وەزارەتی داراییش 21 ڕۆژە هیچ قسێکی لەسەر موچە نەکردووە. لە ناوچە دابڕێنراوەکان سەرەڕای ئەوەی کێشە و گرفتی سیاسی و جۆرا و جۆر هەیە، بەڵام قوتابیە کوردەکان لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم و نایاب بەدەستەهێنن. سڵاوتان لێبێت. وەزارەتی پەروەردەی عێراق ئەمڕۆ ئەنجامی پۆلی شەشی ئامادەی ڕاگەیاند و قوتابیە کوردەکانی ناوچە دابڕێنراوەکانیش سەرکەوتنی گەورەیان تۆمار کرد. سەرەڕای دۆخی ئەمنی و سیاسی ناوچە دابڕێنراوەکان، بەڵام تینووی سەرکەوتنی قوتابیە کوردەکان هەموو کۆتەکانی شکاند و مێژویان نووسیەوە. لە نێو هەزاران قوتابی بارسا سەباحی قوتابی کوردی شاری خورمات و بە بەدەستهێنانی کۆنبرەی 100 نەک هەر پلەی یەکەمی لەسەر ئاستی پارێزگای سەلاحەدین بەدەستهێنا، بەڵکو یەکێکە لە یەکەمەکانی سەر ئاستی هەموو عێراق. لە شاری کەرکووکیش ئەژین سیروان بە کۆکردنەوەی کۆنبرەی 99.86 سەرکەوتنێکی گەورەی تۆمار کرد و یەکێک بوو لە قوتابیە هەرە نایابەکان. حەیدەر عەلیش لە خانەقین بە کۆنمرەی 99.57 بەشێک بوو لەو درەوشانەوەیە. ئەم سەرکەوتنە گەورەی قوتابیە کوردەکان لە ناوچە دابڕێنراوەکان بەڵگەن لەسەر گەشە و ئیرادەی کورد لەسەر خاچی خۆیان. ئەمڕۆ 82 ڕۆژی تەواو بەسەر دابەشکردنی موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێم تێئەپەڕێت. خەڵک چاوەڕێی دەمی وەزارەتی دارایین شتێک لەبارەی موچەوە بڵێت، بەڵام نەک هەر بۆ موچە بەڵکو 21 ڕۆژە وەزارەتەکە لەسەر هیچ شتێکی دیکە قسەی نەبووە. دووەهەمین پۆستکە لەسەر پەیزی فەرمی وەزارەتی دارایی بڵاو کراوەتەوە، مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 30 مانگی 6 واتە مانگی ڕابردوو. لەو ڕۆژەوە پەیزەکەی وەزارەتی دارایی هەرێم یەک پۆستی بڵاو نەکردوێتەوە و بێدەنگە. ئەم بێدەنجێش دوای ئەوە دێت. ئەمڕۆ 82 ڕۆژ بەسەر موچەی مانگی 5دا تێپەڕیوە و سەرەڕایی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا، بەڵام فەرمانبەران هەر چاوەڕێی موچەن. هەر لەبارەی موچەوە بێموچەی کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی گشتی پێنجوێن و بەشی فریاکەوتنی ناچار کرد بە بایکۆتکردن. بە شێوەیەک نەخۆشخانەکە دەوامی تێدا ناکرێت و ئەگەر حاڵەتێکی بە پلەی فریاگوزاری هەبێت، دەبێت بچێتە سەید سادق یاخود ڕوو لە سلێمانی بکەن. هێمن ئیبراهیم قایمقامی قەزای پێنجوێن بە 964 وت لە ئێستادا هیچ پزیشک و کارمەندێک لە نەخۆشخانەی گشتی قەزاکەی دەوام ناکەن و بایکۆتی دەوامیان کردووە. وەک باسی ئەکات پێش 10 ڕۆژ بەشێکی پزیشکانی نەخۆشخانەکە بایکۆتیان کرد، بەڵام بەشی فریاکەوتن مابووەوە و پزیشی ئێشەگریش دادەنیشت و چارەسەری پێویستی نەخۆشەکانیان ئەکرد، بەڵام ئەمڕۆ ئەوەش نەما و بە تەواوی بایکۆت کراوە. گەرماکەی هەولێر حەلی نەماوە، نزیک بۆتەوە لە نیوەی کوڵان. جا بۆ ئەوەی ئاژەڵەکانی باخچەی ئاژەڵانی ئەو شارەش زیانیان پێنەگات، ئێستا ڕۆژانە قال بە سەهۆڵ کە لە هەولێر بوزی پێئەڵێن بۆ ئاژەڵەکان ئەبەن و بە سپلیت و موبەڕیدەش فێنشیان ئەکەنەوە. ئەمڕۆ پلەکانی گەرما 42 ئەخوێندەوە، دوێنێ و پێرێش دەگەیشتنە سەروی 45 پلام. پەیامنێری 964 چووە باخچەی ئاژەڵانی هەولێر، بینی هەر ورچ و پڵنگ و هوشتر قال بە سەهۆڵیان لە بەردەمدانرا بوو، ئەوانیش زوو زمانێکیان لێدەدا و خۆیان فێنک ئەکردەوە. بەرپرسانی باخچەکە بە 964یان وت ئێستا هەموو ڕۆژێک 50 قالب سەهۆڵ بۆ ئاژەڵەکان دابین ئەکەن و ناو حەوزەکانیشیان فێنک ئەکەنەوە. جگە لەمانەش کەرسەی فێنککەرەوەیان بۆ دابین کردوون. بەڕێزان، پابند نەبوون بە پاک و خاوێنی یاخود ژینگە بە تایبەتیش لە ناوچە گەشتیاریەکان خەریکە وەکو مۆدێلێکی لێدێ لە هەرێمی کوردستان. لە قەزای سێمێل کۆبوونەوەیەکی تایبەت لەسەر ئەم بابەتەکراوە. حەزەکەم سەرنجتان بۆ ئەوە ڕامکێشم. لە قەزای سێمێل سەر بە پارێزگای دهۆک 4 ناحیە لە سنووری ئەو قەزایەدا هەیە. قایمقام هەر 4 ناحیەکەی کۆ کردبووە بەشێک لە بەرپرسانی دیکەش پێیوت بوون ناکرێت لە سنووری قەزاکەمان بە تایبەتیش مەزرعەکان بەشێک لە مەزرعەکان بۆ بابەتی گەشتیاری دروستکراون هەندێکیشیان تاکە کەسین. خاون مەزرعەکان فێری ئەوە بوونە کە ئەو پاشماوە و زەبڵ و خاشاکەی لە دوای خۆیان لە شوێنێک کۆی ناکەنەوە، فڕی ئەدەنە سەر شەقامە سەرەکیەکان. قایمقام بڕیاری پێکردوون کە جەردێکی
مەزرعەکان بکەن بزان ژمارەیان چەندە لە سنووری ئەم قەزایە دواتر لێ پرسیینەوەی تۆند لەگەڵ ئەو کەسانە بکەن بە تایبەتیش خاوەن مەزرعەکان کە زبڵ و خاشاک فڕێ ئەدەنە سەر جادا ڕئیسیەکانی ئەو قەزایە. بەڕێوبەری ناحیەی خان چێ بە 1964 بێت دوای ئەوەی کە زەردەکەمان کرد وەخت سەرژمێری مەزرعەکانمان کرد بزانین چەندن لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە بە دوواداچوون لەسەر ئەو پیسی و پۆخەڵیە ئەکەن کە خاوەن مەزرعەکان لە سنووری ناحیەکەی ئەو تەواوی قەزاکە دروستیان کرد. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەمە.